داژین کەری دڵبەر لەقین درڕندی بێوی ژان و دین نەتوانی واقعی کورد نەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین لەبێش ئاگر پەرستیدا لەبێش موسڵمانێتیدا لە دیری و لە سەربەستیدا هەر کورد بووین و هەر کورد ئەبین لە عەرەبم لە ئێرانیم لە تورکێکی شاخستانیم نەگەر من خۆم مێژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم لە عەرەبم لە ئێرانیم لە تورکێکی شاخستانیم نەگەر من خۆم مێژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم کە کوردم و کوردستانیم کە کورد بین و هەر کورد ئەبین کە کورد بین و هەر کورد ئەبین گەلەن هەموو برای منن هەر زۆرداران دوژمنن داوای وڵاتی کەس ناکەم یاسەمینێکی قەشەنگە بەرامەی دەگاتە عەشی یەزدان هەموو پێکڕا بە چەشنی زەنجانەی شەنگم بۆ هەوێنی میهرەبانی پیرۆزەی حەرفی شارێکم ناویان ناوە سلێمانی داوا لە زۆر بەڕێز کاک قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت بەرپرسی سکرتاریەتی هەڤاڵ مامجەلالەکەین با بەڕێزیان بفەرمێت بۆ بەخشینی خەڵاتەکە هاوکات سەرۆکی فەخری یانی وەرجی سلێمانیشە تورکێکی شاخستانیم نەکەر من خۆم مێژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم کە کوردم و کوردستانیم